هەندێک بابەت هەیە کە زۆر گرنگە مەرج نییە کە خەڵکێکی زۆر پێوەی گیرۆ دەبێت ڕەنگە کۆمەڵە خەڵکی کەم پێوەی گیرۆ دەبێت بەڵام ئەوەندە گرنگە کە ئەو کاریگەریە یاخود ئەو کێشەیە لەسەر کەسێک کاریگەریە بێ هەتاوەکو گەورابێ ئەگەر کۆمەڵە کەسەکە کەمیش بن جا ئەم بابەتەی کە باسیەکەین بۆ یاوها باسی لێوەکەم چونکە ئەم حاڵەتێک نییە کە هەموو منداڵێک هەیە بێت ئەویش خۆتەڕکردنی منداڵانە لە شەوان کە هەندێک دایک و باوکان پێوەی دەناڵێنن نازانن ئەمە شێوازە نەخۆشیە ئەمە حاڵەتێکی دەرونیە ئەمە چ بابەتێکە کە منداڵەکەی ئەوان پێی توش بووە بەڵێ بەشێک لە منداڵان تووشێم حاڵەتە دەبن وەکۆی سۆبانوتی خۆتەڕکردنی بێویزی یاخود میزکردن میز بە خۆداکردن بە بێویست ئایا پەیوەستە بە خۆراک پەیوەستە بە بەشێکدا هەم پزیشکان دەڵێن هەندێکدار چا خواردنەوەی زۆر شەربەت خواردن هەموو ئەمانە بەڵام بۆی مە بتوانین وەڵامی دروست وەربگرین تەنیا ڕای ناو دانیشتەکان و مەجلیسەکان نەبێ ڕایەکی زانستی وەربگرین لەگەڵ دکتۆرە ئاڵا سەرتیب کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری منداڵانە نەخۆشخانەی ڕاپەڕینی منداڵانەوە بە شێوکە ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت سڵاو دکتۆرە ئاڵا بەیانیت باش بێ خۆشحاڵین لەگەڵمانی بابەتەکەمان بابەتەکی هەستیارە بەڵام بەر لەوەی باس لە بابەتە سەرەکیەکە بکەین کە خۆتەڕکردنی منداڵانە بە پێویست باز لەم پەتاوەرزیە بکەین ئێستا گەورە و بچووک هەمووی هەر تووشی بووە دڵنیام نەخۆشخانەکەی ئێوە کە نەخۆشخانەی ڕاپەڕینە زۆرترین منداڵی لەم کاتە بۆ دێ و ئێستا قوتابخانەش بۆتەوە لە چ کاتێکدا ئامۆژگاری دایکان و باوکان دەکەیت تۆ وەکو پزیشک ئەگەر منداڵەکان تووشی چ نەخۆشێک بوو چ جۆرە پەتایەک بوو نەینێرن بۆ قوتابخانە بۆی دەوروبەریشی توش نەبێت بەیانیتان باشتر زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە بەڵێ ئەو بابەتە زۆر گرنگە بە تایبەتی لە کاتی وەرزی پاییز نەخۆشی زیاد دەکات زۆر جار جەوەکەی خمە گەرمە منداڵەکان لە جەوەکی سارد لە بۆ گەرم دەڕۆن عارەقەی دەکات تووشی پەتایی ئینفلەوەنزەی دەبی کە ئێستا زۆر باوە لە ناو منداڵان زۆر گرنگە بۆ داک و باوکان ئەگەر منداڵەکانیان تووشی ئەو پەتایە بن نەینێرن بۆ قوتابخانە چونکە منداڵی دی هەیە کە هەندێک مەناعی کەمترە احتیمالە نەخۆشیەکەی بە خراپتر بگریتن باش و زوو چارەسەری بکاتن تا تووشی هەورکردنی سنگ نەبێتن باشە دکتۆر ئاڵا با بینە سەر ئەو بابەتەی کە تایبەتە ئەمڕۆ لەسەر خۆچەرکردنی منداڵان یا بە شێوەزارە گشتیەکەی باسیکەین میز بە خۆجاکردنی خۆنەویست کە ئەو منداڵە دەچێتە ناوجێ هیچ کێشەیەکی نییە بە ڕۆژە ئاسایی وەکو هەموو خەڵکێکی ئاسایی ئەوەی پێویستە دەیکات بەڵام کە دەگاتە شەو ئیتر چۆنەڵێت توانای بەسەر خۆیدا ناشکێت و بەیانیان کە هەڵدەسێت دەبینێت جێکی خۆی تەڕ کردووە ئەمە لە ڕووی دەرونیشۆ کارەکاتە سەر ئەو منداڵە بە شێوازێکی زۆر دەمانێت بزانین هۆکارەکانی چییە ئایا بچووکی میزەڵانیانە ئایا ئەوەیە کە لە ڕووی دەرونیەوە سترێسێکیان لەسرە یاخود ئەمە نەخۆشیە و بۆ ماوەیە لە خانەوادەوە بۆی ئەمێنێتەوە هۆکار چییە؟ خۆی هۆکارەکانی زۆرە بەڵام خۆتەڕکردن لە ناو کۆمەڵدا زۆر باوە دەبێت دایک و باوکان بزانن کە تا عمری 5 ساڵی ئەمە هیچ کێشە نییە بۆ منداڵ شتێکی نۆرمەڵە منداڵ هەتا 5 ساڵی نەتوانێت کۆنتترۆلی میزکردنی خۆی بکە بەڵام کەی دەبێتە کێشە ئەگەر منداڵەکە پاش تەمەنی 5 ساڵی نەیتوانی خۆی ڕاگریتن ئەویش چەند جۆری هەیە هەندێک جار هەیە تەنیا کاتی بەیانیانە ناتانی خۆی ڕابگرێ زۆرینەی منداڵەکان کاتی شەوان ناتانی خۆی ڕاگری و هەندێک جاریش هەردوو کات ناتانی خۆی ڕاگریتن زۆرینیشی سەبەبەکەی دیار نییە باشە دکتۆرە ئاڵا زۆر جار دایکان و باوکان تووشیەوە دەبن مەسەر منداڵەکان بەو شێوێ دەبینن پەنا بۆ هەموو ڕێگایەک دەبن ڕەنگە پرسیار دەکەن ڕاوێژ دەکەن هەندێک کەسێ دەڵێن دەرمانی جیایی زۆر باشە ڕەنگە بڕۆ بۆ لای فلانە عەتارە دەتوانێت دەرمانێکی جیایی بداتێ ئەمە چارەسەر بکات باشترین بڕیار کە دایک و باوکان دەدەن لەو کاتێک کە منداڵەکانیان تووشی حاڵەتێکی وا دەبی چییە؟ باشترین خطوە بیکەن سەردانی پزیشکە چکە دەبێت ئەمە چەند پرسیارێک دەکەین وەک بزانی لە خانەوادەکەی ئایا پێشتر دایک و باوکی ئەم منداڵە عینەن شتیان هەبووە چونکە هەندێک جار بۆ ماوەیە ئەگەر بۆ نمونە ئەگەر دایک و باوکەکە هەیبی چانسی منداڵەکەی کە تووشی ئەم کێشەیەبی زیاترە
یان بزانی منداڵەکە ئایا لە سەرتاوە واتە پاش 5 ساڵیەوە دەتوانی میزی خۆی ڕابگری بۆ ماوەیەکی 6 مانگ خاوێن بوو پاشان وای لێ هات یان پێشتر لە سەرتاوە نەیتوانێت خۆی ڕابگرێتن. پاشان ئێمە چەند فحوسات و شت هەیە دەنێرین بۆ منداڵەکەی تا هۆکاری ئۆرگانیک بتانیم بڵین کە هیچ هۆکارێکی ئۆرگانیکی نییە منداڵەکە. بۆ نمونە فەحسی میزی بۆ دەنێرین، سۆنەری بۆ دەنێرین، فەحسی منداڵەکە دەکەین، نۆڕین لە ڕووی دەرونیەوە چۆنە، یان هیچ مشکلەی عەسابی هەیە، شەلەل و هەندێک جار منداڵ هەیە شەلەل مەسانەی هەیە، ئەوە عیلاج حەسب هۆکارەکە عیلاجەکەی جوداییزە. باشە. دکتۆرە هەندێک لە با بڵێین دایکان و باوکان هەیە منداڵەکان نیوە شەو هەڵەستێنن ئەڵێت ئەوە ڕێگە چارەیەکی باشە نیوە شەو هەڵیەستێنن ئەی بەنە سەراو و دواتر ئەیگەڕێنەوە. هەندێکیانێ پێش خەو ناهێڵن بۆ نمونە لە کاتژمێر 5 ئێوارە ئیتر ناهێڵن زۆر بە شلەمەنیەکان بخۆن یان لە 7 ئێوارە ئیتر شلەمەنیەکانی لێ دابڕن بەس کەمێک ئاوی ئەدەنێ بۆ ئەوەی کە شەوانە ئەو حاڵەتەی بۆ دروست نەبێت یان هەستانن وەکو باسم کرد لە کاتێکە هەڵیەستێنن لە خەو ئەی بەنە سەراو ئەیگەڕێنەوە. هەندێکی تریشێ پەنا بەنەبەر ئەوەی کە چارەسەر وەکو دەرمانی پێدەن حەبوو ئەو بابەتانە جۆرە حەبێکەکەی ئەخرێتە ژێر زمانی ئیتر مێشک فرمان نادات لە کاتی خەوکە ئەو منداڵە میز بکات. بۆیە دەمێ بزانم لەم چارەسارانە کامیان کاریگەرترە و کامیشیان پاشترە و دایک و باو دەتوانێت پەنای بۆ بەرێت. خۆی ئێمە بە خوتوات بە مەراحل دەست پێ دەکەین عیلاجی منداڵەکە. لە سەرەتادا محاول دەکەین بەبێ هیچ دەرمانێک بەبێ هیچ شتێک وەک چارەسەرێکی دەرونی بۆ مناڵەکە یان ڕاهێنانێک فێریکەین کە کۆنتترۆلی میزکردنی خۆی بکە. بۆ نمونە ڕێنمایی دەدەینە داک و باوکان کە پاش سەعات 3 نیورانێ نابی هیچ خواردنەوەک بخوە منداڵەکە کە مادەی کافاینی لە ناو زیاد بێت وەک خواردنەوە گازیەکان، نەستەلا، قاوا، چای ئەوانە دەبی پاش سەعات 3 ڕابگیرێتن و هەروە دەبێت خەوی منداڵەکەیان ڕێک بخەن. تێکچوونی خەوی منداڵ یەک لە هۆکارەکانی ڕانەگرتنی میزە لە منداڵان و پاشان ئەوەک جیهازێک هەیە ئەلارما دەتوانێت داک و باوکەکان ئیستعمالی کەن ڕێنمانیان دەدەینێت چۆن منداڵەکە بەکاری بێنیتن ئەوە کاتی منداڵەکە خۆی تەڕ دەکا تحفیزی دەداتێ بە وەقت منداڵەکە فێر دەبیتن کەینێ مەسانەی میزەڵدانی پڕ دەبیتن خۆی لە خەو هەڵدەسێ و بەم جۆرە چارەسەری دەکەین. ئەگەر بۆ ماوەی 6 مانگێک منداڵەکە سوودی نەدیت لەو ڕێنمیانە پاشان پەنا دەبین بۆ دەرمانە. باشە دکتۆرە ئاڵا وەکوی ئاماژت پێدا تا وەکو 5 ساڵی دەکرێت وەکو حاڵەتێکی نۆرمال سەیری ئەم بابەتە بکرێت بەڵام ئەگەر لە 5 ساڵی بەسەر کەوتەمەنی منداڵەکە پێویستە بچێتە لای پزیشک. لە حاڵەتی دیکەی ئاسایی منداڵ کاتێک کە تەمەنی 2 بۆ 3 ساڵە ئەو کاتە گونجاوە بۆ ئەوی لە دایبەکەی جیای بکەوە یان کاتێک کە زانیت میزکردنی خۆویستی هەیە دەکرێت تەمەنی 5 ساڵی و 6 ساڵی و 7 ساڵیش هەر دایبی بۆ بەکاربێنی. ینی چارەسەرەکە چیە تەنیاوەیە ئێمە بیبینە بۆ لای پزیشک یاخود دایبی بۆ بەکاربێنین چی بکەین کە هەر بەردەوام بوو؟ خۆی تا 5 ساڵی دایکەکە دەبێ لەگەڵ منداڵەکە ڕابهێنێتن کە چۆن بتوانێت منداڵەکە خۆی ئیدراک بکە کەی میزی دێتن بتوانێت بڕوات بۆ توالێت بەڵام نابێت زۆری لێ بکە چکە شتەکە ئاساییە تا 5 ساڵی منداڵ نەتوانێت میزی خۆی ڕابگرێ منداڵیش لە بگەل منداڵ جیاوازی هەیە. ئەوەی باوە لە کۆمەلگامان کە دایکەکان هەوڵ دەدەن زوو منداڵەکە لە دایپی بەکارمێنێن ئەوەش غەڵەتە چونکە ئەوە چی سترێسێک دەبێت لەسەر مێشکی منداڵەکە. هەندێک منداڵ هەیە مێشکی زوو ئەوە ئیدراک دەکات کەی بتوانێت بسێ بۆ ئاودەست بەڵام هەندێک منداڵ هەیە ئەوەی درەنگترە. باشە دکتۆرە شتێکی دیکە کە زۆر گرنگە با زۆر ڕاشکاو بین ئەگەر ئەو ماڵانەی کە منداڵێکی لەو شێوەیان هەیە
بەشێکیان ڕەنگە بە ناشارەزایی لە ڕووی ناڕۆشنبیریەوە لەو منداڵە تووڕە ببن شێوەیەکی توندوتیژی بەرامبەر بەکاربێنن هەندێک وشەی زبر هەیە بەکاری بێنن تۆ فڵانی براکە دوان ناکات ئەوە دۆشەکەکەی تۆیە بەو شکڵە ینی بۆی ئاوە بەڕاشکایڵم چکە ئەمە هەیە لە ناو خەڵکە بەو شێوە توندوتیژە لەگەڵ مناڵەکان مامەڵە ئەەکەن خۆی بۆ خۆی منداڵە بریندارە چونکە هەڵە سەد ئەبینە وەکو ئەوەکانی دیکە نییە خۆی بۆ خۆی هەست بە نائارامیەک ئەکات بەم شێوەیە حاڵەتەکە خراپتر نابێت توندوتیژی شێوازێکات ئەکرێت چارەسەر بکات هەرچەند هیچ توندوتیژیە چارەسەر نییە بێگومان لاینی دەرونی زۆر مهمە لە چارەسەرکردنی ئەم حاڵەتە و چەند دایکەکە یان باوکەکە تونتر بوون لەگە منداڵەکە یان گاڵتەی پێ بکەن هەندێک جارێ خوشک و برایەکانی دەست پێ دەکەن گاڵتەی بە منداڵەکەن ئەوە دەکە کێشەکە گەورەتر بێتن لە جیاتی چارەسەری منداڵەکەی بکاتن بۆیە هەندێک جار پێویستمان پزیشکی دەرونیش هەیە بۆ چارەسەرکردی ئەم منداڵە بەڕێز دکتۆرە ئاڵا پزیشکی پسپۆر نیشتەرگەری منداڵان لە نەخۆشخانەی ڕاپەڕین و بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵ مامی زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانیە لەگەڵ ئێمە وەڵامی پرسیارەکانت سپاس دەکەین.